پاڵنەرە پاکەکان سەرباری ئەوەی کە ڕەنگە باوەڕداران زۆر بن کە خۆیان تەرخان کردو بۆ یەزدان، بەڵام دەبێت دڵنیا ببینەوە لەوەی پاڵنەرەکانمان بۆ شکۆدارکردنی یەزدان بێت، نەک خودای خۆمان. ئەم بنەمایە لە ڕووداوێکی گرنگەوە سەرچاوە دەگرێت، ڕووداوێکی زۆر دراماتیکی. کاتێک ئیسا بەرەو باکوور بەڕێکەوت و بە دیاریکراویش بەرەو شوێنێک بە ناوی فلیپی قەیسەری ڕۆیشت. نەخشەکە ئاماژە دەکات کە دەکەوێتە دووری 41 کیلومتر بە ئاڕاستەی باکووری دەریای گەلیلیەوە. ئەوەی لەوێدا بوەستێت ئەو شوێنەی بەرچاو دەکەوێت کە ئیسا ناوی لێناوە دەروازەکانی دۆزەخ، ناوچەیەکی شەیتانی بوو. لەوێدا ئیسا لەگەڵ پەیامبەراندا وەستا و فێرکردن و هەندێک پرسیاریشی لێکردن. هەردوو پرسیارەکە لە ئینجیلی مەرقۆسدا هەن لە بەشی 8 ئاەتەکانی 27 بۆ 29. ئیسا قوتابەکانی بەرەو گوندەکانی قەیسەری فیلیپۆس بەڕێکەوتن. لە ڕێگا لە قوتابەکانی پرسی خەڵکی دەڵێن من کێم؟ وەڵامیاندایەوە هەندێک دەڵێن تۆ یوحەنای لە ئاهەڵکێشی، هەندێکیش دەڵێن ئەلیاس، هەندێک دەڵێن یەکێک لە پێغەمبەران. پرسیاری دووەمیان لێ دەکات، لێی پرسین ئەی ئێوە دەڵێن من کێم؟ پەترۆس وەڵامی دایەوە تۆ مەسیحەکەیت، واتە مەشکیە بە پێی پێشبینی پەیمانی کۆن. ئەگەر نووسینەکەی مەتاب خوێنینەوە بۆ ئەم ڕووداوە دەبینین فراوانتر دەبێتەوە سەبارەت بە وەڵامەکەی پەترۆس. ئەمەش ڕوونکردنەوەیەتی کە فراوانترە بۆ ئەوەی کە ئیسا کێیە. لە ئینجیلی مەتا بەشی 16 ئاەتی 16دا دەڵێت شیمۆن و پەترۆس وەڵامیاندایەوە تۆ مەسیحەکەیت، کوڕی خودای زیندوو. ڕاستیەکەی ئەوەیە ڕەنگە ئەمە ڕاگەیاندنێکی تایبەت بوو بێت لە ڕۆحی پیرۆزەوە بۆ پەترۆس، هەرچەندە لە ڕاستیدا لە هەموو قسەکانی تێنەگەیشت بوو. ئێمە لەبارەی ئەم بابەتە دەخوێنینەوە کە لە وەڵامی ئیسا لە ئینجیلی مەتادا کاتێک پێیوتن شیمۆنی کوڕی یۆنا خۆزگەت پێدەخوازرێت چونکە گۆشت و خوێن ئەمەیان بۆ تۆ ئاشکرا نەکردووە، بەڵکو ئەوە باوکم بوو لە ئاسمان کە ئەمەی بە تۆ نواند. پێم وایە کە ئەم چرکە ساتە یەزدان ڕاستێکی بۆ پەترۆس ئاشکرا کرد کە لە سەروی ئاستی تێگەیشتن و ئێستەعابی ئەوە بوو. ئەگەر متابعی گەشتەکەی بکەین لە ئینجیلەکەیداوە لە کرداردا دەبینین کە چۆن پەترۆس بە نێو پرۆسەیەکی گۆڕان تێدەپەڕێت. ئەو لە کەشتێکی تێگەیشتندا بوو، بەڵام لە چرکە ساتێکدا لێدوانێکی زۆر ڕاستەقینە و زۆر دقیقیدا دەربارەی عیسای مەسیح وتی ئەو بە فعلی مەسیحی چاوەڕوان کراوە و ئەو کوڕی زیندووی خودای هەرە بەرزە. پاشەوەی پەترۆس ئەم لێدوانەیدا عیسا پێیوت منیش پێت دەڵێم تۆ پەترۆسی و لەسەم ئەم بەردا کۆمەڵی خۆم بنیاد دەنێم کە دەواازەکانی دۆزەخی پێ لە ناو دەبرێت. بابی هێنینە بەر چای خۆمان کە عیسا لەوێدا وەستاوە لەگەڵ پێغەمبەرەکاندا لە شوێنێکدا بە ناوی دەواازەکانی دۆزەخ. عیسا وتی کەنیسەی خۆم بنیاد دەنێم. بەداخەوە لە ڕووی لاهوتیەوە هەندێک لە خەڵکی بە هەڵە لەم بابەتە تێدەگەن و بە هەڵەشی دەکەنەوە، بەڵام بێگومان لە ڕێگەی تێگەیشتن لە کۆی پەیامی پیرۆز لەوە تێدەگەین کە عیسا مەبەستی ئەوە نەبوو کە کەنیسەکەی لەسەر خودی پەترۆس بنیاد بنێت و بە دیاریکراوی. پۆلس لە پەیامەکەیدا بۆ دانیشتوانی ئەفەسوس ئاماژە دەکاتەوەی کە کەنیسەکەی لەسەر بنەمای پەیامبەراندا بنیاد ناوە. بەواتایەکی تر ئەوان یارمەتی دەربوون لە دانانی بناغەکەدا، بەڵام عیسای مەسیح بە پێی وتەی پۆلس بەردی بناغە بوو. لە پەیامەکەدا و دانیشتوانی کۆرنسۆس پۆلس دەڵێت کە هیچ بناغەیەک بوونی نییە بێجگە لە عیسای مەسیح. ئەگەر ئەمە بەو شێوەیەشی بکەینەوە کە یەزدان مەبەستی ئەوە بێت کەنیسەکانی لەسەر بنەمای پەترۆس بنیاد بنێت، ئەو کات ئەمە دەبێتە لێکدژ لەگەڵ کۆی پەیامی پیرۆزدا و هاوکات لێکدژی دەکات لەگەڵ ئەوەی کە خودی عیسای مەسیح کێیە وەکو بناغەیەک بوو کەنیسەکە. ئەیکەواتە عیسای مەسیح مەبەستی چیە لێرەدا؟ ئەوەی کە عیسا مەبەستێتی بریتە لەوەی کە بەهۆی ئەو ئەترافەی کە پەترۆس تێیدا بە عیسای و مەسیحی و تۆ مەسیحەکەیت کوڕی زیندووی یەزدان لێرەدا کەنیسەکەی خۆی بنیاد دەنێت. عیساوەتی کۆمەڵی خۆم بنیاد دەنێم کە دەواازەکانی دۆغەزەخ پێی لە ناو نابدرێت. لێرەدا دەبینین پەترۆس لێدوانێکی زۆر ڕاستەقینە وردەدات پێویستە بەوە کە عیسا کێیەوە لە داهاتوو تا چی دەکات. لەژێر ڕۆشنایی ئەم پەیامەدا عیسا قسەکانی تەواو کرد و وتی کە شتێکی بەسەردادێت، وتی کە دەکوژرێت و دەمرێت، بەڵام لە ڕۆژی سێیەمدا زیندوو دەبێتەوە. کاتێک عیسا ئەمەی وت پەترۆس پێیوت خدا نەکات گەورم، وەک ئەوەی کە بێوێت بڵێت کە ئەمە هەرگیز ڕوو نادات یەزدانەکەم. بەڵام بم بۆنەیەوە ئەم نمونەیەکی باشە بۆ بابەتێکی گوێگرتنی هەڵبژار دەکراو. پەترۆس وتی لە عیسا بوو کە وتی دەمرم، بەڵام بیری چوو گوێ بگرێت لەوەی کە وتی دووبارە هەڵدەسمەوە یان زیندوو دەبمەوە. واتە تێنەگەیشت بۆیە وتی خوا نەکات گەورم، مەحاڵە ئەمە ڕووبدات. عیسا شتێکی زۆر توندامێزی ئەنجامدا. لە ئینجیلی مەرقۆسدا لە بەشی 8 ئاەتی 23دا دەخوێنینەوە کە دەڵێ ئیسا ئاوڕیدایەوە و دواتر دقەتی پەترۆسیدا فەرمووی لەبەر چاوم لاچ ئەی شەیتان. ئەو مەبەستی ئەوە نەبوو کە بە پەترۆس بڵێت کە ئەو شەیتانە، یان ئەمە بە قوتابێکی خۆی بڵێت، بەڵکو ئەو تووڕە ببوو لە شەیتان کە کاریگەری خستە بۆ سەر پەترۆس. پەترۆس تۆزێک لەمەوبەر ئەترافی کردبوو بەوەی کە مەسیح کوڕی یەزدانە.
بەڵام هیچ تێگەیشتێکی نەبوو کە لە دوای ئەوە چی بەسەر مەسیحدادت سەبارەت بە مردن و زیندووبوونەوەی. پەترۆس هێشتا لە قۆناغی تێگەیشتندا بوو، هەر بەم شێوەیەش دەمێنێتەوە بە درێژایی ئەو چیرۆکەکە لە ئینجیلدا باس کراوە، بە هەمان شێوەیەش کە لە کردارەکاندا ئاماژەی پێدەکرێت. هەر یەک لە مەتا و مەرقۆس وەڵامی ئەیسایان تۆمار کردووە کە تێیدا تووڕە بوو لە شەیتان. لە مەتادا دەبینین بنەمایەک لەم بەشە دەرهێنراوە و بریتیە لەوەی کە دەڵێت تەنانەت ئەگەر بیرروباوەڕەکانیشمان دەربارەی یزدان بوونی مەسیح دروست بێت، دەبێت هەمیشە وریای هەوڵەکانی شەیتان بین کە کاریگەری نەخەنە سەر بیرکردنەوە ڕەفتارمان. بینیمان کە چۆن شەیتان ئەم کردەوەی خۆی کرد لە ژیانی پەترۆستا. سەرەڕای ئەوەی کە پەترۆس لێدوانێکی زۆر وردیدا بوو دەربارەی ئەیسا. لە ئینجیلی مەرقۆسدا دەتوانین بنەمایەکی تر دەربهێنین. هەروەک پێشووتریش بینیمان ئێمە دەتوانین زیاد لە بنەمایەک دەربێنین لە هەمان ڕووداوە. ئەم بنەمایە بنەمای پاڵنەرە پاکەکانە. سەرباری ئەوەی کە ڕەنگە باوەڕدار ببین و خۆمان بۆ یەزدان تەرخان کردبێت، بەڵام دەبێت دڵنیا بینەوە لەوەی کە پاڵنەرەکانمان بۆ شکەوەدارکردنی یەزدانە، نەک خودی خۆمان. سەرچاوی ئەم بنەمایە چییە؟ دەبێت لە ئاەتی 23 بەشی 8 مەرقۆسدا ئەیسا سەیری پەترۆس دەکات لەوێ ببینین کە پێی فەرموو چونکە بیر لە کاروبارە خودایەکان ناکەیتەوە بەڵکو کاروباری مرۆڤانەکان. بەواتایەکی تر ئەیسا پێی دەوت ئەی پەترۆس، تۆ هێشتا لەو بیرکردنەوەیە دایت کە مەسیح دێت و مەملەکەتێک بنیاد دەنێت و تۆ حەماسەتت هەیە چونکە دەبێت بە بەشێک لەو مەملەکەتە و ڕەنگە تەنانەت بیت بەڕابەرێک تایدا. بەڵام لە ڕاستیدا هەموو قوتابیەکانم بابەتیان لێ تێکەڵ ببوو. تەنانەت تا ئەو کاتێک کە ئەیسا بەرز بوو بۆ ئاسمان، چونکە پرسیاریان لێ دەکرد ئەی خاوەنشکۆ لەم کاتەدا پاشایەتی ئیسرائیل دەگەڕێتەوە؟ ئەوان هێشتا تێنەگەیشت بوون بۆ ئەوەی کە ئەیسا بە پەترۆس و پەیامبەرەکانی تری وت بریتی بوو لەوەی کە ئێوە بیر لە خۆتان دەکەنەوە لە دۆخی ئێستای خۆتان لەسەر زەمین. سەرەڕای ئەوەی لێدوانێکی دروستتدا لە ڕووی لاهوتیەوە، بەڵام هێشتا پرسەکەت لەلا تێکەڵە. بۆیە بنەمایەک هەیە دەبێت بیزانین و بریتریە لەوەی کە هەرچەند ئەوەی کە باوەڕمان پێێتی دقیق بێت، بەڵام دەبێت هەمیشە وریای ئەوە بین کە تەرکیز نەکەینە سەر خودی خۆمان و پشت بەشیکردنەوە بەشداری ئادەمی زادانەی خۆمان نەبەستین لەم بابەتانەدا. بۆیە پرسیارەکەمان بۆ تێفکردن و جێبەجێکردن لێرەدا ئەمەیە. کامانن هەندێک لەو ڕێگا ئاراستە و خۆیانی کە بۆ هۆیانەوە شەیتان هەوڵ دەدات وامان لێ بکات کە زیاتر خۆمان شکۆدار بکەین لە جیاتیش کۆمەندکردنی ناوی یزدان و ئەوانی تر. وەڵامەکە بریتێ لەوەی کە ڕەنگە ئەمە ڕوو بدات لە هەر شتێکدا کە ئەنجامی دەدەین، چونکە مەویستی مرۆیی ئێمەیە. هەموو ویستەکانیشمان هەڵەنین، بەڵام هێشتا گوناح کاریگەری هەیە بەسەر بیرکردنەوەمان سەبارەت بەو بەشێک کە پەیوەستە بەوەوە کە ئێمە کێین و چی بەدەستدێنین. ئێمە تەرکیز ناکەین لەسەر حەقیقەتی ئەوەی کە ئەو شتانە ئەنجامی دەدەین بەهۆی پشتیوانی یزدانەوەی. بەبێ یزدان ناتوانین هیچ بکەین و هەر شتێک پێی هەڵدەستین و ئەنجامی دەدەین، دەبێت لە پێناویش کۆمەندکردنی ناوی یزدان بێ. ئاسانە بکەویتە تەڵەیەکی شاراوەوە بەهۆی گێڕانەوەی چاکەکە بۆ خۆمان لە شتێکدا کە ئەنجامی دەدەین. یەکێک لەو پرسیارانەی کە بە شێوەیەکی گشتی لە خۆمانی دەپرسین ئەوەیە کە بۆچی ئەم کردارە ئەنجام دەدەم. ئەمەش ئاراستەم دەکات بۆ ئەوەی بم پرسیارە وەڵامی خۆم دەمەوە. ئایا ئەم کردارە ئەنجامی دەدەم لە پێناو خۆمە یا لە پێناوش کۆمەندکردنی ناوی یزدانە؟ پاراستنی هاوسەنگی لەم بابەتەدا شتێکی ئاسان نییە، چونکە یزدان دەیەوێت هەست بە پەسەندی و ڕازیبوون بکەین بەرامبەر بە خۆمان و دەستکەوتەکانمان، چونکە دەیەوێت کە هەموو شکۆیەکی پێ ببەخشین. ساڵانێک لەمەوبەر یەکێک لە قوتابیەکان لە یەکێک لە زانکۆکانی لاهوددا ئەم لێکچوونەی خستە ڕووتی کاتێک کە کەسێک گوڵێکی پێجوانە و بۆتی دێنێت سپاسی ئەو کەسە دەکەیت کە بۆی هێناویت و بۆ نەخۆشەکەی گوڵەکە هەڵدەمژیت و بەدڵت دەبێت بە هاندەر بۆت. پاشان ئەم گوڵە دەبیت و پێشکەشی دەکەیت بە ئیسا. هەموو شکۆکی پێ دەبەخشیت لە پای ئەو هەموو ئەرکەی کە کێشاوێتی لە خوڵقاندنی ئەم گوڵە جوانەدا. شایەتمانێکی جوانی نووسراوە لە کتێبی پیرۆزدا هەیە کە دەتوانین بیری لێ بکەینەوە. لە پەیامی یەکەمدا بۆ دانیشتوانی کۆرنسۆس بەشی دەیەم دەتوانین زۆر بیر لەم شایەتمانە بکەینەوە کاتێک بیر لە ڕەفتار و پێدانی شکۆ بە یزدان دەکەینەوە. بۆیە ئەگەر خواردنتان یا خواردنەوەتان یا هەر شتێکتان کرد، هەموو شتێک بۆ شکۆی خوددا بکەن. ئەوەی یزدان مەبەستێتی بریتیە لەوەی کە ئەم بابەتە دەبێت بە بەشێکی زۆر ئاسایی ژیانی ڕۆژانەمان سەبارەت بە پەیوەندیمان لەگەڵ یزداندا. واتە بە سادەیی تۆ هەموو شتێک بکەیت لە پێناوی شکۆدارکردنی یزدان. پۆلس دەفەرموێت بۆ جوولەکە و ناجوولەکە و کلیسای خوددا مەبنە کۆسب. هەروەک منیش لە هەموو شتێک هەمووان ڕازی دەکەم. بە دوای بەرژەوەندی خۆمدا ناگەڕم، بەڵکو هی زۆران. لە دوانێکی بەهێزە و زۆربەی جار جێبەجێکردنی زۆر قورسە. قسەکانی تەواو دەکات و دەفەرموێت بە دوای بەرژەوەندی خۆمدا ناگەڕم، بەڵکو هی زۆران تاکو و ڕزگاریان بێت. پاشان پۆلس دەڵێت لاسایی من بکەنەوە هەروەک من چۆن لاسایی مەسیح دەکەمەوە. بێگومان ئیسا باڵاترین نمونەیە، چونکە ژیانی بەخت کرد و دەستی هەڵگر لە شکۆی ئاسمانی
لە پێناوی ئەوەی کە ببێت بە خزمەتکارێک خودی خۆی لەسەر دانا و بەردەوام بوو تاگەیش بە لە خازدانەکەی. با بە قۆڵی بیل لەم بنەمایە بکەینەوەکە بە تایبەتی لە ژیانی پەترۆسەوە وەرگیراوە. ئێویش کە کاتێ مەسیح پێی دەڵێت سەرباری ئەوەی کە ڕەنگە باوەڕدار بین و خۆمان تەرخان کردبێت بۆ یەزدان، بەڵام دەبێت دڵنیا بینەوە لەوەی کە پاڵنەرەکانمان بۆ شکۆدارکردنی یەزدان بێت، نەک خودی خۆمان.